ئەمڕۆ بەداخەوە لە کاتی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق بەداخەوە ئێمە ژنانی گەرانێکی زۆرمان بۆ دروست بووە لەبەرەوەی هەستەکەین ژنان لە پەراوێزەوە بۆ زیاتر پەراوێز خستنە برێن لە دروستکردنی کابینەی نوێی حکوومەتی عێراقا کەمترین ژن و ئەتوانین بڵین تاکە ژنێکە لەو کابینە هەیە ئەویش کووردە ئەمەش بووە ئەکا کە ئێمە هیچ گەشتبین نەبین بۆ حکوومەتەی کە ژن تیا بەشدار نییە و ژن ڕۆڵی لەو حکوومەتانیە بۆیە ئێمە پێمان وایە سیستەمی کۆتا لە مڕۆی عێراق و ڕۆژەڵاتی ناوەڕاست و کوردستانە سیستەمی کۆتا ضرورەتێکی حتمیە لەبەرەوەی پێمان وایە بەبێ کۆتا هیچ حیزبی سیاسی بەبێ ئیستیسنا نایەنەوێ ژن ڕۆڵی دروستی خۆی پێ بدرێ و نایەنەوێ ژن بە توانە و لێهاتووی خۆی بچێت و پۆستەکان وەرگێ بۆیە گرنگە سیستەمی کۆتا پێڕەو بکرێ بۆی ژنان بتوانن هەر هیچ نەبێ بتوانن بەڕێژێ بە کۆتا بەشداری لە حکوومەتەکە بکەن ئەگەر نا بوونی ژن وردە وردە لە کابینەکان هەنگاو بەرەو دواوە چێ و غیابی ژن لە کایە حکومڕانی لە عێراق و لە کوردستان بەداخەوە بەرەوەوە ڕواژن بەرەو دواوە بچێ و ژنان بەشداریان پێ نەکرێت لە کایەکانی حکومڕانیە ئەکرێ کۆدەنگی ئێمەی ژنان بەگشتی لە عێراق بەگشتی و لە کوردستان بە تایبەتی و لەبەرەوەی پێمان وایە تا ئێستا وەکو سەدەقە بە ژنانەکرێ و تەنها بۆ بەرچاوی میدیاکان ڕێژەیەک لە ژنان بەشداری پێکرێ ئەگینا ژن وەکو توانای خۆی و لێهاتووی خۆی بەشداری نەکردو بۆی پێمان وایە کۆدەنگی ژنان و کارکردن و دروستکردنی فشارێکی جددی لەسەر حکوومەت بۆەوەی حیزبە سیاسیەکان ناچار بکرێن بۆ ژنان بەشداری پێ بکەن لەبەرەوەی پێمان وایە ژنی زۆر لێهاتوومان هەیە لەسەر جەم حیزبە سیاسیەکان بتوانن ئەو شوێنانە پڕکەنەوە بتوانن ڕۆڵی دروست بگێڕن و بتوانن لە ناوەندەکانی بڕیار و حکومڕانی لەم وڵاتە هاوبەشی تەواوی پیاو بن نەکەوەی خێران پێ بکرێت.